سەلامی خوا لە هەموو لایەک بێ. پێشەکی بە خێراتنی هەموو لایەک دەکەین. ڕێکخراوی سیان بۆ مرۆیی دەستیان خۆش بێ، بەڕاستی چەند ساڵە خزمەتی ئەو عایلە بەڕێزانە دەکەن، کەم دەرامەت نازداران. ئینشاڵڵا جێیان فیردەوسە لەعلایە. دەستخۆشی لە ڕێخەری ئەو خوانە دەکەم، دەستخۆشی لە هەموو کەرمەندانی میهرەبانی دەکەم. بەڕاستی یعنی جێدەستیان دیارە و ئەجر و پاداشتیان زۆر زیاترە لە خەڵکی دیکە و لە نەخۆشخانەی دیکە، چکە ئەوان بەڕاستی دوو واجبیان لە شانە، واجبێکی خۆیان، واجبێکیش کە خەڵکی کەم دەرامەت و نازداران کە ڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن. و لێرەوە پێم خۆشە بەڕاستی دوعای خێری زۆر بۆ دکتۆر دلێر بکەین، بەڕاستی بۆ سەبەبی ئەو خێرە گەورانی کەوا لێرە دەکرێت، کە ئەو نەخۆشخانەیەکی نەوعیە لە سەهەرێمی کوردستان. ئەگەر مبالەغە نەکەم دەتوان بڵێم لەسەر مستەوای هەموو عێراق بەڕاستی خوا نمونەی زیاد کە بەڕاستی بۆ سەبەبی پەناگەیەکی زۆر بۆ فەقیر و هەژار و نەخۆش و کەم دەرامەت و ئەو دکتۆرە بەڕێزانەی کە زۆر مەقسەد بوون لە نەخۆشخانەکان بتوانن جێی دەستی مرۆیی و خێریان هەبێ، ئەو بۆ پەناگایەک بۆوان. خوا خێر و ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.